سڵای خواتان لێبێت ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر. هۆکارەکان دەکرێن بە دوو بەشی سەرەکیەوە. هەندێک هۆکار هەن نەخۆشی نین، واتە کەسەکە هۆرمۆنی شیری بەرز دەبێتەوە بەبێ ئەوەی کە نەخۆشیەکی هەبێت، و هەندێک جاریش نەخۆشیەکە دەبێتە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر. ئەو هۆکارانەی کە نەخۆشی نین وەکو بوونی فشاری دەرونی، هەندێک جار کەسێک کە فشارێکی دەرونی هەیە دەبێت هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر بەبێ ئەوەی کەسەکە لە ئاساییدا ئەو ڕێژەی هەبێت کە لەژێر فشارەکە هەیەی. هەندێک جار ئەو ئافرەتانی کە دووگیانن بەبێەوەی نەخۆشییان هەبێت دەبێت هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر. و هەندێک خواردن هەیە دەبێت هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر بەبێ ئەوەی هیچ کاریگەری لەسەر جەستەی کەسی توش بوو دروست بکات. و هەندێک جار وەرگرتنی نمونە لە کەسێک کە دەتەوێت هۆرمۆنی شیری بۆ پێوانە بکەیت بەهۆی ئەو دەرزەی کە دەیکەی بە قۆڵی نەخۆشەکە دەبێتە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر. ئەمانە بە نەخۆشی هەژمار ناکرێن، بەڵام هەندێکمان هەیە نەخۆشین و دەبنە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر، وەکو بوونی گرەیەک لە بەشی پێشەوەی ڕژێنی ژێرمێشک کە هۆرمۆنی پرۆلاکتین دەربات، هۆرمۆنی شیر دەربات، ئەمە دەبێتە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر. هەندێک جار ئەوانەی کە پەکەوتنی گورچیلان هەیە یان پەکەوتنی جگەریان هەیە هۆرمۆنی شیریان بەرز دەبێتەوە، و هەندێک جار بەهۆی دەرمانەوە هۆرمۆنی شیر بەرز دەبێتەوە، وەکو دەرمانەکانی دژە خەمۆکی و دەرمانەکانی یەڵنج و ڕشانەوە، دەرمانی ئازاری گەدا، هەندێک دەرمانی فشاری خوێن، ئەمانە دەبنە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر. لەبەرەوە زۆر گرنگە زانیاریەکی تەواو بدەیتە دکتۆرەکەت، پزیشکەکەت، هەتاوەکو ئاگادار بێ لەوەی کە هۆرمۆنی شیرەکەت بۆچی بەرزە، چکە هەندێک جار بەلابردنی ئەو هۆکارێک کە هۆرمۆنی شیر بەرز دەکاتەوە هۆرمۆنی شیرەکە ئاسایی دەبێتەوە و هیچ کاریگەریەکی لەسەر لەشی کەسەکە دروست ناکات و پێویست بەوە ناکات کە بە دوواداچینی زیاتری بۆ بکرێت. ئەگەر هیچ کام لە هۆکارانە نەبیندران ئەو کاتە بێ پزیشکەکەت بە دوای ئەو هۆکارانە بگەڕێت کە دەبنە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر. یەکێکی تر لە هۆکارە گرنگەکانی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر کە زۆر گرنگە لە هەموو نەخۆشیەکانی تر گرنگترە بریتیە لە تەمەڵی لە غودەی دەرەقی لە ڕژێنی پەریزادە، چکە ئەگەر ڕژێنی پەریزادە تەمەڵ بێت ئەو کاتە ئەمە دەبێتە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر. بە چارەسەرکردنی ڕژێنی با بڵێن تەمەڵی غودەی دەرەقیەکە ئەو کاتە هۆرمۆنی پرۆلاکتینەکە دادەبەزێتەوە و دێتە ڕێژەی ئاسایی کە لەو کاتە پێویستی بە چارەسەرێکی تایبەت نییە بۆ هۆرمۆنی پرۆلاکتینەکە. سمارت وەرچەرخانە.